لا دەربی وادینان و لافتەی پێش کۆتایی خولی نایبی کوردستاندا زاخۆ میوانداری دۆکی کرد و بە مەبەستی مسۆگەرکردنی قۆناغی داهاتوو زاخۆ و دۆکیش مسۆگەرکردنی مانەوە لە خولەکە شەڕی سەرکەوتنیان دەکرد. دوای تێپەڕبوونی تەنها 6 خولەک زاخۆ لە ڕێگەی لەدانی سزا بە گۆڵێک پێش کەوت کە ئەسعەد کازم تۆماری کرد. دۆک هەوڵ یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا بەڵام سەرکەوتوو نەبوو. لە نێوەی دووەم و لە خولێک 76 محەممەد سەبڕی ئەنجامەکەی بۆ زاخۆ دوێندە لێ کرد. دوای تێپەڕبوونی تەنیا دوو خولەکیش ئەحمەد سەبری لەسەر گۆڵ یەکەمی بۆ دۆک تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام ئەنجام یاری گۆڕانکاری زیاتری بەسەردا نات و زاخۆ لە یاریەکە براوە بوو. زاخۆ بە فەرمی سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو دوای ئەوەی ڕێژەی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 24 خاڵ و لە خانەیەکەمی کۆمەڵەکەی دێت و دۆکیش با 12 خاڵەوە لە خانی پێشکۆتایی ڕیزبەندی دەبێت.